نەبوونی هەڵاڵە هەندێک لە ناوچە هەندێک لە منتیقەکان کێشە بۆ هەنگ دروست ئەکەن. وشکە ساڵی دەستی پێ کرد ئاوی ژێرزەوی کەم بووە، گوڵ و گوڵزار کەمە بێتەوە. ئەمە حەجمی بیچووگە وەناو گوڵ پینگە وەناو گوڵ ڕێحانە توانێ بڕۆ وە بۆ نێوە هەنگێنەکەی موتی. ئەنجامی پشکنینەکە دەری ئەخات کەوا کوالێتی هەنگوینەکانی گەرمیان و چێستانمان لە باشەکانە. گۆڕانی خێرایی وەرزەکان بەهۆی گۆڕانی کەشوهەوا بە هۆکارێکی بەهێزی لە ناوچوونی هەنگدا دەنرێت. لەبەر ئەوەی هەنگ ناتوانێت وەک جاران هەڵاڵەی زۆر و جۆرا و جۆر کۆبکاتەوە. ساڵی 2016 بوو کە ئەو کاتە من لە کۆلێژی کشتکاو زانکۆی سلێمانی ئەمخوێند. ساڵی 2016 یەکێک بوو لەو ساڵانەی کە پلەی گەرمی زۆر بەرز بوو و بووە هۆی لە ناوچوونی مێشهەنگ لە هەموو جیهان. بۆیە من هەوڵمدا ینی بیر لە کارێک بکەمەوە کە ببێتە هۆی کاوەی مێشهەنگەکان پارێزم، بۆیە پیشەی هەنگەوانیم هەڵبژارد. و لەو کاتەیە من جەختم کردەوە لەسەر ئەوەی کە بە ئەکادیمی ئیش لەسەر هەنگەکان بکەم. گوندی بێورێ دەکەوێتە قەزای شارباژێر لە پارێزگای سلێمانی کە 1340 مەتر لە ئەستی ڕووی دەریا بەرزترە. ساکار پیشەی هەنگەوانی هۆکار بوو لەوەی ئەتوو بگەڕێەوە لە گوندا بنیشی؟ بەڵێ بێگومان لەبەر ئەوەی پیشەی هەنگەوانی خۆی پێویستە کە لە شوێنێکی زۆر سروشتی و لە دوور لە خەڵک دایبنیت. چەند ساڵە لە گوندی بێورێدا ئەنیشی ئێستا لەبەر هەنگەوانی؟ بە نزیکەی تقریباً بوا بۆ 6 بۆ 7 ساڵ ئەچێکە من لێرە ئیشەکەم. تایبەتمەندی گوندی بێورێ کەوا بکات جیاوازبی لە شوێنەکانی دیکە و گونجاوتربی بۆ بەخێوکردنی هەنگ چییە؟ بڵێ سروشتی ناوچەکەی و زائیدەن بوونی زۆرترین جۆری گوڵی سروشتی لە ناو ئەم منتیقەیە وای کردووە کە زۆر باش بێ بۆ بەخێوکردنی هەنگ. شوێنی هەنگەکانت لە گوندی بێورێ لەکوێیە؟ لەم نزیکانە دامناوە هەر لە نزیک گوندەکە فەرمووا پێکەوە بڕۆین بۆ ئەوێ. دەست زۆر باش بابڕین. هەنگەوان بە پارێزەری هەنگ دەناسرێت و پیشەکەی وای کردووە هەنگ لە هەموو مەترسیە ژینگەی و مرۆییەکان بپارێزرێت. دیارترین ئەو کێشانەی کە پایزان ڕوبەڕووی مێشەنگینی ئەبیتەوە چییە لە کوردستانە؟ بڵێ ئێمە ئەگەر باسی کێشەکانی هەنگکەین زۆرن، بەڵام دیارترینیان نەخۆشی ڤاروایە و لەگەڵ ئەوە شابوونی زەردەواڵە و مێلورشمان هەیە باشە لە ئەمانە دیارترینیانن. بەڵام ئەگەر بین ئەوانەی سروشت باسکەین ئێمە نەبوونی هەڵاڵە لە هەندێک لە ناوچە هەندێک لە منتیقەکان کە ئەمانە دووبارە بۆ وەرزی پاییز کێشە بۆ هەنگ دروست ئەکەن. لەبەرەوەی لە پاییزە پێویستی بە بوونی گوڵی سروشتی و هەڵاڵی سروشتی هەیە بۆەوەی دیسان دووبارە هەنگەکان گەرا بڕێژنەوە و خۆیان تەکمیلە بکەنەوە. کوێستانمان بەرەو گەرمیان بەجێهێشت. هەنگ دەتوانێت بەرگەی 45 پلەی سیلیزی گەرما و ساردی 2 پلەی سیلیزی خوار سفر بگرێت. جیاواز لە هەموو ساڵەکان بەهۆی گۆڕانی کەشوهەوا ئەمساڵ بەرهەمی هەنگوینی گەرمیان
زیاتر بوو لە بەرهەمی هەنگوینی کوێستان. کفری یەکێکە لە شارە دێرینەکانی دەڤەری گەرمیان و 228 مەتر لە ئەستی ڕووی دەریا بەرزترە. مامۆستا مەحموود بە درێژایی 17 ساڵە کە هەنگاوانی لە گەرمیان هۆکار چییە لەوەی بەرهەمی هەنگوینت ئەو ساڵ جیاوازتر لە هەموو ساڵەکانی دیکە ڕێژەکەی زیاترە؟ بەڵێ بەخێر بن سەرچاو ئێمە لە گەرمیانە ئەمە بە درێژایی 17 ساڵە مێشنگ بەخێوەکەم هیچ ساڵێک وەک ئەم ساڵ نەبووە. ئەوش بۆەوە گەڕێتەوە کە کەشوهوا هەرچەند ئەم ساڵ وشکە ساڵی بوو، بەڵام کەشوهاکەی وایە کرد ئێرە هەنگوینێکی زۆری بێ ڕادەبەدەر بوو. لە وەرزی بەهارە ئەگەر بێت و لە کۆتایی وەرزی بارە وەرزی لێشاویشی لەبێ باران باری ئەو ساڵە هەنگوین زۆر بە کەمێ بێ، بەڵام ئەم ساڵ ئەو باران نەباری بۆیە هەنگوین زۆر بوو. ئێمە زیاتر پشمان بە دارەکانی کالپتۆز و کنار و هەندێک گوڵی وەرزی بەستۆ، بەڵام لە کوێستانەکانە زیاتر پشت بە گوڵە وەرزیەکانە بەسن، بۆیە ئەوێ هەنگوینی کەمتر بوو ئەم ساڵ. سەوزاییەک بەسە تا سەرنجی هەنگ ڕابکێشێت. بۆ نمونە باوکی عومەر بێ ئەوەی هەنگەوان بێت بەهۆی ئەو دار و گوڵە جۆرا و جۆرەی لە ماڵەکەی خۆیدا چاندویەتی هەنگوینێکی تەواو کێوی دەستکەوتووە. ئەم کورنۆڵیە میدیایە قۆقازی ئەمانە گوڵ گەورە نەوێ ناتوانێت بڕاتە ناوی، بەس کە ئەمە حەجمی بیچووگە و ناو گوڵ پینگە و ناو گوڵ ڕێحانە توانێت بڕۆ و بۆ نێوە هەنگوێنەکەی مهمە. ساڵی چەند کیلۆ لەو هەنگوێنە وەڵاهی ساڵ وا بۆ 20 کیلۆ هەنگوێنم گردە لی 20 کیلۆ حەفدەم گردە 20م بە زۆری لەسەر چ دارێک هێلانەکەی؟ وەڵاهی عەلەکتەر لە زیاترین چشت مامۆستا لە دارتوی حەزم. ئەم هەنگە کێویانە زیاتر بەرگەی گۆڕانی کەشوهەوا دەگرن، بەڵام هەنگە ماڵیەکانیش سەرەڕای زۆری کێشە بەرهەمی باشیان هەیە. ئەو کەشوهەوایی کە لە کوردستانە هەیە زۆر گونجاوە، زۆر لەبارە بۆ بەخێوکردنی هەنگ. کاڵم کەشوهەوا مەسەر بۆ نمونە جیاوازی بینی سە لەم ماوەی ئەخیرە زۆر کات جیاوازی پلەی گەرما لە بینی شەو و ڕۆژە زۆرە، جای وە لە ڕۆژە دەرەجەی پلەی گەرماگاتە 40 دەرەجە 35 دەرەجە، بەڵام لە شەوا گاتە 15-16 نیوە دابەزێ. ئەوە پێوتێ ئەلمەناخ القاڕی، یعنی کەشێکی قاڕی کە جیاوازی لەبینی شەو و ڕۆژە لە پلەی گەرما زۆر بێ. ئەوەش لەبارە بۆ ئەوەی هانی شیلەی گوڵەکان بە با بڵێن یاخو ڕژێنەری شیلەی گوڵ زیاتر شیلەی گوڵ بڕژێنێ. ئەوە هەندەری یەکەمە. دوو تۆپۆغرافی ناوچەکە، تۆپۆغرافی ناوچەکانی شاخ و داخەیە. شاخ و داخە بێ ڕۆیشی جیاوازی تیا ئەڕۆیەک و دەشتێک نییە کاچی بە کاچی بێ. ئەمە دوو سێ بارانەکەمان هەیە، مەسە تۆ ناوچەی سلێمانی زۆر ناوچە لە کوردستانە پێوتێ مەضمونەت الئەمتار، یعنی بڕی بارانبارین هەموو ساڵێک لەو حدودا ئابارێ. ئێستا چەند ساڵی ئەخیر مەکە وشکە ساڵی هەیە و کەمێکە و دە زیاکات و ئەمانە، بەڵام ئەگە تۆ بێتە سەر ئەو ساڵی کە سەدەکەی دوکان و دەبێخە ئاو لەسەر سەدەکەەوە ڕژە هەتا ئینەکەیان کردەوە، سیوەیەکەیان کردەوە. بارانبارین ئەوەی هەیە ینی گونجاوە لەبارە بۆ بەخێوکردنی هەنگ. هەروەها شێداری عەرزەکە بڵێن زەویەکە، ئەوەش خۆی لە ئەوەیتر لەبارە. زایدەن فلۆرا، ینی ڕووپۆشی ڕۆژی سەر زەویەکە، مەسەلە تەمەشای کە هەر کاڵی نەباتاتی شێوی هەموو شتێکرێتەوە ڕووەکە چێویەکان، بەڵام ئەگە بێتە سەر واقع ڕۆکەکان دوو نوعی سەرەکی تایە، ڕۆکی پزیشکی و ڕۆکی بۆندار، نەباتات تۆبی و العەتریە. ئەمەوەی لێ کردووە کامە زۆر لە وەرگایەکی چاک بێ بۆ هەنگ، بۆیە هەنگ زیاتر ناوچە کوێستانیەکان یاخو هەرێمی کوردستان زۆر لەبارە بۆ بەخێوکردنی هەنگ.
لە کوردستان 700,000 پورەی هەنگ هەیە و هەر پورەیەکی هەنگ بە شێوەیەکی ستاندار 10 شانەی تێدایە. بەرهەمی هەر شانەیەک بە نزیکەی 2 بۆ 4 کیلۆ هەنگوینە. هەنگ جگە لە بەرهەمهێنانی هەنگوین بەرپرسیار لە بەرهەمهێنانی 75 لە سەدی خۆراکی گۆی زەوی. لە دیارترین ئەو خۆراکانی بەهۆی لە نێوچوونی هەنگ نابیندرێنەوە بریتین لە سێو، باوی، پرتەقاڵ، کولەکەی خانمی، ئەڤۆکادۆ، ترێ، قۆخ، خەیار، گێلاس و تووتڕق و پیواز. تۆ من ئەوەنگاڵە موشکە ساڵی کاریگەری لەسەر مرۆڤە بێ حتمما لە 100 ملیۆن کاریگەری لەسەر هەنگیژە بێت. تۆ کە ئاوی وردەوە ئاوی وشکە ساڵی دەسی پێ کرد ئاوی ژێزەوی کەم بووە ئیتر هەنگیش هینە گوڵ و گوڵزار کەمە بێتەوە ڕۆک کەمە بێتەوە کە ڕۆک کەمە بۆ گوڵ کەمە بێتەوە کە گوڵ کەم بۆ شیلەی گوڵ کەمە بێتەوە یانی سەرچاوی خواردن وەکو شیلەی گوڵ و وەکو هەڵاڵە نامێنێ ئەو ئەنە هەنگیش برسیە بێ خۆ ناتوانێت هەموو کاتی تۆ شەکرایی بۆ دانێ پرۆتین دەچوێنی لە هەڵاڵی کە تۆ هەڵاڵە نەبێ ئەو پرۆتینی هەویرەش دروست ناکرێت کەواتە کاریگەری ڕاستەوخۆی ئەبێ لەسەر هەنگیش و لەسەر هێنیش لەسەر بەرووبوومەکانی. هاوردەکردنی هەنگ و بەرهەمی هەنگوین لە دەرەوەی هەرێمی کوردستان بە مەترسیدا دەنرێت بۆ کەمبوونەوەی هەنگی کوردستان و ساغ نەبوونەوەی بەرهەمی هەنگوینی خۆماڵی لە بازار. ئێمە لە هەرێمی کوردستان بە یاسا پەرلەمان یاسای بۆ دەرکردوین کە هاوردەکردنی هەنگ و هەنگوین قەدەغەیە بەڵام بەداخەوە سنوورەکانی هەرێمی کوردستان کۆنتترۆڵ ناکرێ هاوردەکردنی هەنگوین و هەنگی قاچاق ئەمەوە ئەکات کە نرخی هەنگوینی خۆماڵی کە کوالەتی چەندین قات بەرزترە لە هەنگوینی هاوردە فەرقێکی جیاوازیەکی وای تێ ئەکەوێت کە کڕیار واتە هاوڵاتی چاوی ئەخاتە سەر نرخەکە وەک لە کوالەتی هەنگوینەکە کە ئەبینێت بۆ نمونە لە دوکانێکی هەنگوین فرۆشتندا کیلۆیەک هەنگوین بە نرخێکی بۆ نمونە بڵێن 15,000 دینارە بەڵام لە کاتێکدا هەنگەوانێک کە تێچووی ساڵانەی لەسەر کیلۆیەک هەنگوین ڕەنگە سەر و 25,000 و 30,000 دینار بێت بێگومان ئەچێ نرخە هەرزانەکە هەڵ ئەبژێرێت. یەکێک لە ڕێگاکانی پاراستنی سروشت و ژینگە بریتیە لە گەڕانەوە بۆ بەرهەمی خۆماڵی و بازاڕی خۆماڵی. ئێرە نزیکەی 25 ساڵە بەرهەمی هەنگوینی تێدا دەفرۆشرێت لە پارێزگای سلێمانی. لەم بازارە ئەوەندە جۆری جیاوازی هەنگوینی لێیە ئەستەمە بتواندرێت هەنگوینی سروشتی و پیشەسازی لێک جیا بکرێتەوە. ئەو هەمووینە کە مەگرینەکەی سەرەکەی هەزانترا دەجاتیوەی هەم شکل لە میوەکان بێنێ شکی بۆ دانێت بەڵام وەکو پێکاتە کە دروستێکات هەمووینە بەڵام تۆزێ بۆ نەخۆشی شکلە خراپ. هەنگوین خۆراکێکی بەهێزە و ئەگەر بە دروستی هەڵبگیرێت تا ساڵانێکی زۆر بەها خۆراکێکی تێدا دەمێنێتەوە. هەنگوینەکانی گەرمیان و کوێستانم پێ و ئێستا لە زانکۆی سەلاحەددینم لە کۆلیژی زانست. دەمەوێت پشکنین بکەم تاوەکو بزانم کوالێتی ئەو دوو هەنگوینە لە چه ئاستێکدایە. لە زانکۆی سەلاحەددین کۆلیژی زانست 7 پشکنین دەکرێت بۆ دیاریکردنی کوالێتی هەنگوین.
بنسبة ئەو تێستانێکەوە دەکرێت یەکەمیان pH و ئەسیدیتی واتە ترشیتی ئەو هەنجینە. ئەو دوو تێستا تەنها پیشان دەداتن تایبەتمەندی ئەو هەنجینەی چۆنە، ینی با برێن ئایا ترشەتی زۆرە کەمە ئەوە زۆر تەسیر لە کوالیتی ناکاتن. بەڵام هەندێک تێستی کەمان هەیە. تێستی سێمیان تێستی ڕێژەی ئاوە. ڕێژەی ئاو بە حەسەب ستاندەری ئەوروپی و عێراقی ئەوانە نابی ڕێژەی ئاو لە 23 لە سەتا زیاتر بی. ئەگەر لە 23 لە سەتا زیاتر بی واتە ئەو هەنجینە پێنەگەیە یان نسبەی ئاوی زۆرە ئەوە ڕەفز دەبیتەوە. تێستی ترمان هەیە تێستی گەیاندەری کارەبایی واتە کۆندەکتنس. ئەو تێستەیەش زۆر گرنگە لە بەروەی پیشان دەدات چەند پێکهاتەی کانزایی تێدایە ئەو هەنجینە. طبعاً هەتا وەکو زیاد بی هەتا 800 تقریبا مایکروسیمنس دەچیتن. ئەو هەنجینە بە کوالیتیەکانی بەرزبی ئەو ڕێژەیان گەلک زۆرە. و هەروەها تێستەچکە زۆر گرنگە HMF واتە هایدرۆکسی میتال فۆرفیرال. ئەو هایدرۆکسی میتال فۆرفیرالە پیشان دەداتن چەند ئەو هەنجینە کەونە یان کەون نییە، واتە دەتان برین عمری پیشان دەدا. بێجگە لەوەش ئەگەر بێت و ئەو هەنجینە بە خراپی خەزن کرابیە با برێن هەر جودابی لە شوێنێکی گەرم ئەو ڕێژەی ئەو هایدرۆکسی میتال فۆرفیرالە HMF زیاد دەکاتن. طبعاً ڕێژەی مەقبول لە بابرێن حەسەب ستاندەری عێراقی هەتا 80 قبول کرایە، بەڵام ئێستا کردیتە چل چکە ئەوروپی 40 میلیگرام لە بۆ هەر چیلۆیەک لە هەنجینی مەقبولە. چکە HMF مادەی خەتەرە نابی زیاد بیتن. هەنگاوانان زۆر جار غەڵەت دەکەن لەوەی دەڕۆن هەنجینی گەرم دەکەنەوە. کاتێک هەنجینی گەرم دەکەنەوە لە بەروی هەتا کریستالایزیشن نەبی نەمەیتن هەنجینەکە. ئەو غەڵەتەی دەکەن دەڕۆن هەنجینەکەی زۆر گەرم دەکەن لە ناو ئاوی گەرم دادەنێن. ئەو ڕێژەی HMF زۆر زیاد دەکاتن لە ڕێژەی مەسموح ینی بابرن لە ڕێژەی ستاندەرەکە کەوا 40 میلیگرامە گەلک زیاتر دەبیتن. ئەوەش زۆر زیان بەخشە. لۆی نابی هەنجین بە هیچ زۆرە گەرم بکرێ یان لە پێش ڕۆژێ دابدرێتن. تێستە چکەکەەوە زۆر گرنگە ئەنزیمی دایستێسە. ئەنزیمی دایستێس پیشان دەداتن ئەو هەنجینە چەند سروشتیە. لەبەروەی کاتێک مێژ دەڕواتن هەنجینی خڕ دەکاتەوە دەڕوا هەرسی دەکاتن لە ناو مایدەی خۆی پاشان دەیدای دنێتەوە دەیکاتە ناو ئەو خانانەیەکەوە شانەی ناو مێشەنجێنی. ئەگەر بێت و ئەو هەنجینە سروشتی بیتن مێشەنجینەکە زۆر پێوە دەبیتن هەتاوەکو هەنجینەکەی دروست دەکاتن. ڕێژەی ئەو ئەنزیمە چالاکی ئەو ئەنزیمە لە ناو هەنجینەکەی گەلک زۆر دەبیتن. خۆشببختانە هەنجینەکانی کوردستان بەراودم کردێ لەگەر زۆربەی هەنجین لەسەر مستاوی هەموو دنیاە ئیمە زۆر بەرزترە لەوان. عارف و بەیان دوو هەنگەوانی نمونەین کە نزیکەی 30 ساڵە هەنگەوانن. بەرهەمی هەنگوینیان ساڵانە زیاتر لە 50 تۆنە. بەخۆی هەنجینی هەرێمی کوردستانێکێکە لە هەنجینە هەرە باشەکانی جیهان. ئێمە لە ساڵی 2000 لە فەڕەنسا بەشداریمان کرد لە کۆنگرەی هەنگەوانانی جیهان. هەنجینی کوردستان پلەیەکەمی بەدەستینە لەسەر ئاستی هەموو جیهان. یەکێک بوو لە هەنجینە هەرە باشەکانی جیهان وەلا لە کۆنگرە عەرەبیەکانیش ئەکسەر ساڵان کە بەشداریمان کرد بێ هەنجینی کوردستان پلەیەکەمی بەدەستێنەوە. لەناو ئەم خێزانە هەنگ وەکو یەکێک لە ئەندامەکانی خێزانیان هەژمار کراوە و هەمویان بە خێزانی کار لەسەر پاراستنی هەنگ دەکەن. بەیان خان لە زۆربەی ماڵەکان ژن زیاتر تەحەکوم بە هەڵگرتنی هەنگوینی ئەکات. چ پەیامەکەت هەیە لۆیان ینی ئەوان کو بتوانن بە شێوەکی دروست هەنگوینی هەڵبگرن؟ هەنگوین خۆی بە تەبیعی دەبی لە مەتبەخەکە هەڵ بگیرێ، بەڵام دەبی بە شێوەیەکی ڕێکوپێک سەری بە جوانی قەپات بکرێ بۆ ئەوەی ڕێژەی ڕتوباتی
نەڕوە مەسەڵەن ئەگە جەوەکە گەرم بیتن بێت و ئەو هەموو ڕتوباتە لە ناو بچی هەنجوینیش هەمووی کوالیتی هەیە دەبی بە شێوەیەکی جوان لەبەر ئەو هوردە مێرووەک هەیە لەبەر بۆنی هەنجوین و ئەوە دەستەناو ئیسان تەبیعاتی نایە هەنجوینەکە بخوا بە هیچ شێوەیەک هەنجوین نابی بخرێتە ناو تەلاجە بە حکمیەوەی ئەمن ئەوە 30 ساڵە هەنگەوانم حتا ئێستا هەنجوینم نەکردوتە ناو تەلاجە ینی ئامۆژگاریانەکەی بەوەی بە هیچ جۆرەکی هەنگوینی لە ناو سەلاجەی هەیە عفوان زۆربەی خەڵکی هەیە هەنجوین دەباتن ئەکاتە ناو تەلاجە ئەوە دروست نییە هەنجوین بەڵام دەبی لە شوێنی بچوک بچوک دانەی تۆزێکیش بڵندبی بۆ ئەوەی مێرو شتی لە شوێنی عەرزی پێنەگە. بەپێی ئەو پشکنینانەی لە زانکۆی سەلاحەدین کردمان دەرکەوت هەردوو هەنگوینەکە ڕێژەی ئەنزیمی دایەستسیان لە سەروی هەشتەوەیە لە ئاستێکی بەرزدا کارەبا دەگەیەن ئەمە دەری دەخات کوالیتی هەنگوینەکان باشە. دوای 2 ڕۆژ گەڕاینەوە زانکۆی سەلاحەدین تاوەکو ئەنجامی پشکنینەکانی کوالیتی هەنگوینەکە وەربگرینەوە ئەوەی دڵخۆشکەرە ئەنجامی پشکنینەکە دەری ئەخات کەوا کوالیتی هەنگوینەکانی گەرمیان و چێستانمان لە باشەکانن ئەوە هۆکارەکە هەتاوەکو دڵنیا ببینەوە کەوا کوردستان بە گەرمیان و بە کوێستانەکەشی هێشتا شوێنێکی لەبار و گونجاوە تاوەکو هەنگی تێدا بەخێو بکەین و هەر کاتێکیش هەنگ بەخێو بکرێت بەرهەمی کشت و کاڵی باشتر دەبێت. لە ناو سروشدا هەموو زیندەوەران پەیوەندیان پێکەوە هەیە بەڵام مرۆڤ بەهۆی ئاوەزمەندیەکەیەوە ئەرکی پاراستنی تەواوی زیندەوەرانی دیکەی دەکەوێتە ئەستۆ. هەنگ هەتاوەکو بتوانیت هەنگوینێکی باش دروست بکات لە هەر گەڕانێکیدا نزیکەی 50 هەتاوەکو 100 گوڵ ئەگەڕێت هەتاوەکو بەرهەمێکی باشی دەست بکەوێت بەڵام بەهۆی کار و چالاکیەکانی مرۆڤ کە بۆتە هۆی خێراکردنی گۆڕانەکانی کەشوهەوە 140 هەنگ لە جیهاندا لە ناوچووە ئەوەی بەدەستمەوەیە نمونەی هەنگوینێکی کوردستانە کە ساڵی 2009 لەسەر ئاستی جیهان پلەی یەکەمی بەدەستهێنایە. مام عارف ئەگەر یارمەتیم بدەی پێویستە کامرۆڤ پەیوەندیەکی باشی لەگەڵ مێشهەنگ هەبێت. ئێستا مێشهەنگەکان ئەگەر دیقەت بدەن لە دەور و بەری من بە خێرایی ئەسوڕێنەوە تووڕەن ئەمەوێت نزیکەی 2 دقە لێرە بمینێمەوە بزانم ئایا وەڵامی مێشهەنگوینەکان بەرامبەر من چ ئەبیت. وەکو بینیتان مێشهەنگەکان هیچ کاردانەوەیەکیان بەرامبەرە من نەبوو لەبەرەوەی ئەمن کەسەکەم سروشتی ئەپارێزم و هەموو پێکهاتەکانی سروشتیش ئەپارێزم.